خۆشەویستان من بابەتێکی دیکەشمە بێ کە گفتوگەی لەسەر دەکەم ئەوێش پرسی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک و یاخود مانگرتنی کارمەندانی شارەوانی سلێمانی کە کارەکانیان ڕای نەدەکرد گرفتێکیان بۆ دروست و دواتر لە ئێستادا ئەو بە دیاریکراوی لەمڕۆدا هەوڵدرا لە ڕێگەی بەڕێز پاڤڵ جەلال تاڵەبانی و کێشەکەیان بۆ چارەسەر بکرێ. من هەوڵدەدەم لەگەڵ میوانەکەم گفتوگەی زیاتر کەم کە بەڕێز نزار کەمالە بەڕێزیان لێپرسەی بەشی خزمەتگوزارین لە شارەوانی سلێمانی. کاک نزار سپاس بۆ ئامادەبوونت داوای لێبوردنەکەم کە کەمیش درەنگ یاخود درەنگ کەوتم لەوەی کە گفتوگەکان لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم. دەمەوێت بزانم هۆکاری ئەم کێشەیە چی بوو کە لە شارەوانی سلێمانیدا ڕوویە؟ ڕاستی دێ حەزم کرد یەک شت ڕاستکەینەوانێ ئەو ڕاگررتنیکارە لەلایەن شارەوانی سلێمانیەوە نەبوو بەڵکو شارەوانی سلێمانی لە ڕێی سێ کۆمپانیاوە شاری سلێمانی پاکاتەوە وە کردومانە بە 5 زۆنەوە. ئەم 5 زۆنە دوو کۆمپانیان لە 4 زۆنە ئیشەکات کە لەو 4 زۆنەیە ئیش ڕاگیرا بوو. ئیش ڕاگرتنەکەی ئەوانیش پەیوەندی بە کێشەی داراییەوە هەبوو لەبەرەوەی چەند مانگێکە ئەمان سەرڕای ئەوەی کە بڕی سلفەکانیان بۆ کەم کردوونەتەوە کە کردوبیان بە لە سا 60 و لە ساچلەکەشی بە شێوەی سلفەی داهاتوو ئەیانانێ. لەم چەند مانگی ئەخیرە ئەم کۆمپانیانە ئەو لە سا 60شیان وەرناگەر بە حکمی ئەوەی کە ئەمان ڕەبت بوون بە تەندەرێکەوە تەندەرەکە لەلایەن شارەوانیەوە جێبەجێکرێ و ئێمە وەکو لیژنەی سەرپەرشتیار سلفەمان بۆ سەرفەکردن سلفەکان لای ئێمەوە تەنها ئەکرێ بە چەک وەکو شارەوانی. بەڵام کاتێککە چەکەکە بنە بانقی ئاڵای هەرێم لە سلێمانی لەوێ زۆر کات پیان ڕاگەن کە بودجەی پێویست لەبەردەسانیە هەتاوەکو موچە نەیرێ. خۆشتان نەیزانن ئەم چەند مانگەی ئەخیر لە سلێمانی موچە تقریبان مانگەکەی سەرتاسەر پێوە مەژغۆڵە بوو. بۆیە بانقەکە ئەتیزاری هێنا لەوەی کە پاریان باتێ و ئەمانیش چەند مانگێک تەحملیان کرد دوای بڕیاری ئەویان ناکە لەو سنووری خۆیانە ئیش ڕاگرن بۆ فترێک تاوەکو بەرپرسانی حکومی یەنە سەر خەت بۆ ئەوەی کێشەکەیان بۆ چارەسەر. باشە کاک نزار ئەم کێشەیە پەیوەندی بە شارەوانیەوە نەبوو واتە لە نێوان شارەوانی کۆمپانیاکان ئێوە وەکو شارەوانی نەتانەتوانی کێشەکەیان بۆ چارەسەرکەن؟ نەخێر پەیوەندی بە شارەوانیەوە نەبوو چونکە شارەوانی ئەوەی کە لەسەر شانیتی مەسەلەن دوو ئیشە یەکیان سەرپەرشتیکردنی کۆمپانیاکانە لە ڕووی ئەدا و کارەکانیان کە ئەمە بە لیژنەیەکی 5 کەسی ئەندازیان لەگەڵ 15 چاودێرە سەرپەرشتی ڕۆژانەیانەکەین ئەگەر کەم و کوڕێک هەبێ ئەکرێ بە راپۆرت و ئاگادارەکرێنەوە دە حاڵەتی جێبەجێ نەکردنیشە ئێمە غەرامەیانەکەین و ئەژبێ هەر جێبەجێکەن. ئەمە حاڵەتی دوو هەم پێدانی سلفەکانیان کە لەلایەن شارەوانی و لەلایەن حساباتی شارەوانیەوە ماگانە ئێمە سلفیان بۆکەین ئەم سلفانە ئەکرێ بە چەک ئیتر لە شارەوانی ئەرشێک نامێنێت کە ئێمە جێبەجێکەین ئەچێتە بانک. ئەوەی کە کێشیان هەبوو ئەم کۆمپانیانە کێشەی بانک بوو کێشەی نەبوونی سیویلە بوو. بۆیە چەند مانگێک ئەمان بەڕاستی بە کتاب و بە ڕسمیات دەنگی خۆیان بەرز کردەوە بەڵام چارەسەری نەبوو. بۆیە ئەم چەند ڕۆژە ئیشەکەیان ڕاگرت و ئیستاش بەڕاستی بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی هاتە سەرخەت و دیانێکە لە ماوەیەکی کورتە لە مای چەند ڕۆژی داهاتووە ئەو کێشە دارایان بۆ حەلکە. دیارە ئەو من یەکێک بوو لە پرسیارەکانم کە زۆر خەڵک باسی لەوە دەکرد و تەنانەت من هەر خۆم چەند جارێک ئەم پرسیارم گوێلێ بووە کە هۆکار چییە زۆر جار بەڕێوەبەرایەتیەکان دامەزراوە حکومیەکان خۆیان لە کاتی بوونی کێشەیەکە ناتوانن داواکانیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بکەن یاخود بە دیاریکراوی ئەو کێشەیە چارەسەر بکەن هەتاوەکو ئەمە چەند گرفتێکە ڕوودەدات و بەڕێز پاڤڵ جەلال تاڵەبانی هەوڵدەدات یاخود لە ڕێگەی قوبات تاڵەبانیەوە ئەم کێشانە چارەسەر دەکەی. هۆکار چییە کە ڕاستەوخۆ دەبێت پاڤڵ جەلال تاڵەبانی یاخود جێگری سەرۆکی حکوومەت یاخود سەرۆکی حکوومەت ڕاستەخۆ خۆیان تەداخل لە کێشەکەیان بکەن بۆچی بەڕێوەبەرایەتیەکان ناتوانن گرفتەکان چارەسەرکەن تا ئاوا گەورە نەبێت؟ خۆی ئەمە پرۆژەیەکە کە بە تەندەر ئەکرێ ئەم تەندەرە دوای موافقاتی ڕسمی و لە وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی ئەچێتە ئەنجومەنی وەزیرانیش لێەوە بودجێ بۆ دارێ و تەمویل ئەکرێ. ئەم پارەیە تەخسیسە بۆ ئەو پرۆژەیە. بەڵام ئەوەی کە لێرە جێی سەرنجە مثلەن لە وەزارەتی داراییەوە ئەو بودجێ نەهاتۆتەوە بۆ شاری سلێمانی بە شێوەیەکی سربەخۆ کە بیرێ بە کۆمپانیاکان
تێکەڵ بە موچە کراوە. یعنی کاتێک کە مدیری بانک ئەڵێ هەتا موچەوەستا بێ من پارەی ئێوە نایەم، ئەمە لێرا گرفتەکەیە کە ئەمەش پەیوەندی بە حکوومەتی هەرێم و بە وەزارەتی داراییەوەیە بە پلەی یەکەم. تەنانەت دەتوان بڵێن پەیوەندی بە وەزارەتی شارەوانی شۆ نییە، چونکە ئەم کێشەی داراییە، کێشەی شایستەی داراییە هی کۆمپانیاکان کە ئەمان ئەبێ لە کاتێکە پارەی ئەو پرۆژانە ئەنێرن بە سنووقێکی تایبەت لە سنووقێکی تایبەتە دابنرێ و لە کاتی خۆشیانە بدرێ. باشە کاک نزار دەمەوێت بزانم ئێوە بشێوەیەکی گشتی لە کارەکانی و کۆمپانیانە رازین کە لێسادا ئەکیپاکردنەوە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی سلێمانی لاستۆگرن بە دیاریکەی لە کاتی کێشەکەیان ناڵم لە ڕابردووشدا. بەڵێ من بۆ ئەم تەندەرە تازە کە لە بیدایەتی 2020 کرا من بە وەکو خۆم رازی نیم لەبەر چەند هۆکارێک لەبەرەوەی کاتێ کە ئێمە ئەم تەندەرانەمان کرد کۆمپانیەکان چەند کۆمپانیا هاتە پێشەوە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم ناتەندروست منافەسەی یەکتریان کرد. ئەم منافەسەیە وای کرد سەری ئەم تەندەرانە زۆر کەم بووە کە هاتنە سەر ئەوەی جێبەجێژە کرێ لە بیدایەتی ساڵی 2021ەوە کۆمەڵی کێشەی دارایی تر دروست بوو. یەکێ لەوانە گۆڕینی مەسەلەن دابەزینی بەهای دینار ئەوە بوو کە گۆڕایانی ئەمەش هەر تەسیرێکی سلبی بۆ سەر کۆمپانیاکان هەیە چونکە ئەوانیش تەعاملیان بە دینارە هەروەها زیادبوونی پارەی سوتەمەنی لەم ساڵە ئەم کێشانە هەروەها ئەوان کرێکاری مەسەلەن ناوەند و باشووری عێراق هێنن ئیشی پێەکەن زۆر کات ڕێژەیەکی باش هێنن کە ئەم کرێکارانە لە ئیستا کەم بوونەتەوە چونکە بەهۆی دروستبوونی پرۆژەکان لە ناوەند و باشووری عێراقا بەکەمیەن لێرە ئیشەکان. ئەمە وای کردووە کە گرفت بۆ کۆمپانیەکان دروست بووە. بە پلەی یەکەمیش ئەو منافەسەی کە نێوان کۆمپانیاکان لە وەرگرتنی تەندەرەکە ئەوەش هەر هۆکارێک بوو کە ئەم پارەی کە لە ئیستا وەریەگرن پارەیەکی ئەوتۆ نییە کە هەموو پێداویستەکانی ئەو کۆمپانیانە جێبەجێ بکەن. باشە ئێستا ئەو پرسی کە زۆر هەیە لەناو هاوڵاتیانە ئەویش ئەوەیە کە باجی هەموو شتێکیان لێ وەرەگیرێت ئەو سیستمە جێبەجێکن کە لە وڵاتانی خۆراوادا هەیە بەڵام لە کاتێکە خزمەتگوزاریەکان ڕەنگە ئەو پێداویستیانی کە هاوڵاتیان پێویستە هەیان بێت بپی پێویستی وڵاتانی ڕۆژاوا نییە لە کاتێکا سیستمی باژوەرگرتن بەپێی وڵاتانی ڕۆژاوایە. ئەوەی کە هەیە لە ئێستادا لە ناو شاری سلێمانیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک پارە وەردەگیرێت لە ناو شەقامەکاندا لە ناو کۆڵانەکاندا لە هەمان کاتە لە ناو ئەو لە لای دوکان و ناو بازاڕەکانیش بە هەمان شێوە دیارە نرخەکانیان گۆڕانکاری بەسرایەت. بەر لەوەی پرسیاری دووەمە ئاراستە بکەم لەسەرم بابەتە بە پرسیاری یەکەمە وەر بگرمەوە ئەویژەوەیە کە نرخی ئەو پارەی وەردەگیرێت بۆ کۆڵان و شەقامەکان چەنەیە بۆ ناو بازاڕ و دوکانارەکان چەندە؟ بەڵێ خۆی بە ئەم بڕیارە کە هات بۆ هەموو ماڵێک 5,000 ئەمە بەنسبەت کۆڵانەکانەوە بۆ شەقام و شوێنە تیجارەکان بە لستێک هاتووە کە من ناتوانم هەموو لستەکە لێرە جیاوازی هەیە. بەڵێ جیاوازە مەسەڵەن خەیاتێکە دەلاکە یاخو مەطعەمێکە ئەمانە هەمووی بە نرخی جیاواز هاتووە. لە چەنەوە دەستپێکا بۆ ئیتر ئەمە لە 10,000 دەستپێکا بۆ 15 و بۆ 20 و بۆ 25 و ئەڕوا بۆ زیاتریش بۆ خەستەخانە و یادەکان کە ئەمانە هەمووی نرخێکی تایبەتی لەسەر دانراوە شارەوانی ئەو نرخانە وەرەگرێت. باشە ئەو پرسیاری کە من بە دیاریکراوی پێم وتراکەم پرسیارەتان ئاراستە بکەم کە ئەم پارەیە دواتر چی لێ کە کۆکرێتەوە چۆن سەرفەکرێتەوە لە ناوخۆی شاری سلێمانیە شارەوانی چۆن دەتوانێت سوود بدێت لەم پارەی کە وەردەگیرێت لە هاوڵاتیان و دوکانارەکان. خۆی لێرە ئەم پرسیارە زۆر جوانە بەڕاستی ئەمە جێی پرسیاری خەڵکیشە کە خەڵک وا تێگەیشت و ئەم پارێکە کۆکرێتەوە یەتە سنووقی شارەوانی و بەڵێ یەتە ناو سنووقی شارەوانی و بەس دەچێتە سنووقی داهاتەوە ئەبێ خەڵکەکە ئەوە جیاکاتەوە یعنی سنووقێ نییە کە شارەوانی خۆی بتوانێت تەسەڕوف بەو پارەیە بکە. ئەمە بەس داهاتە لە شارەوانی ئەچێتەوە داهاتی گشتی یعنی ئیتر ئەچێتەوە بۆ وەزارەتی دارایی جا لەبەرەمە ئەم پارەیە ڕاستەخۆ شارەوانی ناتوانێت تەسەڕوف پێ بکە. پارەیەکە بەڵێ لە خۆڵ و خاشاک کۆکرێتەوە بەڵام لە ڕێی وەزارەتی داراییەوە وەرەگیرێ. باشە ئێوە خۆتان لەم بڕیارە رازین کە لە ئەم پارەی کۆکرێتەوە؟ ئەم بڕیارە من ناتوانم چۆن هەڵسەنگاندنی بۆکەن من هەڵسەنگانی بۆکەم کاتێ ئەگەر تۆ بتێ تەسەڕوف بۆ پارەیە بکەی بڵێن بەکاری بێنیتەوە بۆ خۆڵ و خاشاک ئەمە هەروە ئاسان نییە پێویستی بە بڕیارە پێویستی بە یاسایە
کە لە پەرلەمانەوە دەرچێت چکە ئێمە ئەو یاسا و بڕیارانەمان نییە لەبەرەوە ناتوانین دەستکاری ئەو پارێ بکەین بۆیە گەرمانەوێ ئەوە جارێککە بەکار بێنرێتەوە بۆ پارەی کۆمپانیاکانیا پارەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەبێ بە بڕیارێک و بە یاسایەکەوە ڕێکخرێ. بەڵێ من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمان ماندوونێبی زۆر سپاس بۆ بەڕێز نزار کەمەل کە بەڕێزیان لێ پرسیاوی بەشی خزمەتگوزاری لە شاری سلێمانی بوون و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمان بوون. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.